پرسیار لە بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی. وا نزیک دەبینەوە لە هەفتەیەک بەسەر ڕووداوەکانی هێرشکردنە سەر هۆتێل لالەزار هەموو کەسێک لە گەورەوە بۆ بچووک ڕووداوەکانی بینیوە و تەواوی وردەکاریەکانی دەزانێت. بەڵام ئێستا کاتی ئەوە هاتووە چەند پرسیارێک بکەین کە نەک بە تەنهایەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو پارتی و حکوومەتی هەرێم و زۆر لایەنی دیکە دەخاتە بەردەم بەرپرسیارەتیەوە. پرسیاری یەکەم لە ئاساتی یەکەمی بڵاوبوونەوەی دەنگۆی هێرشکردنە سەر لالەزار نەچیروان بارزانی وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم بۆ ڕێگری لەو هێرشە نەکرد. پرسیاری دووەم مەسرور بارزانی کە هێزەکانی بەشدار لەو شەڕە بە هێزی حیزبی ناودەبات ئەی چۆنە لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمەوە موچەی ئەو هێزانە دەدرێت؟ پرسیاری سێم ڕاگەیەندراوی شێوی یەکەمی ڕووداوەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆچی جیاواز بوو لە ڕاگەیەندراوی شەوی دووەم؟ پرسیاری چوارەم بۆچی هیچ فەرمانێکی دەستگیرکردنی ئەو کەسانەی لە لالەزارەوە داواکرابوون بڵاو نەکرایەوە تا هێرشەکەش ئەنجامدرا؟ نووسراوەکە کەی دەرچوو؟ ژمارە چەندی لەسەرە و ناوی کێی تێدایە؟ بە چ مادەیەکی یاسای سزادانی عێراقی فەرمانەکەیان بۆ دەرچووە؟ پرسیاری پێنجەم یەکێتی ئاگدار بوو کە شەوی هێرشەکە و ڕۆژی دواتریش هێزەکەی پێشێلکاری مافی مرۆڤی کردووە هەر لە جوێندان بەدیل تا دەگاتە ڕوودکردنەوەیان. پرسیاری شەشەم ئەو درۆنانەی وا بڵاوکرایەوە کە لەلایەن هێزەکەی لالەزارەوە ئاڕاستەی دەباشان کراوە ئەگەر وابێ چۆن دەبێت هێزی ئۆپۆزیسیۆن درۆنی بۆم ڕێژکراوی هەبێت؟ پرسیاری حەوتەم ئەو هێزەی لالەزار کێ پڕچەکی کردوون؟ ئەو چەکە قورسانەیان لەکوێ بوو؟ مانگانە موچەیان لە کێ وەردەگرت؟ حکوومەت یان حزب؟ پرسیاری هەشتەم سناپ و ڤیدیۆکردنی دیلەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە چ دیسپلینێکی سەربازیدا هاتووە؟ ئایا سەربازێکی ئەمریکی کە دەچێت بۆ ئۆپەراسیۆنێک سناپی دەکات هەر بەڕاستی بەکارهێنانی مۆبایل لە کاتی شەڕدا لە ڕووی سەربازیەوە ڕێگە پێدراوە؟ پرسیاری نۆیەم و پرسیارێک پێش پرسیاری کۆتایی چارەنووسی ئەو چەکانەی لە لالەزار دەستی بەسەرداگیرا چی لێ هات؟ پرسیاری دەیەم ئەمەیان جارێ پرسیار ناکەم و نمونەیەکی مام جەلال سکرتێری پێشوو یەکێتی باز دەکەم. لە وتاری دوا کۆنفرانسی کۆمەڵی ڕەنجدەران لە ساڵی 1984 مام جەلال بێهیوایی لە هێزەکەی دەخاتە ڕوو بە شڕەخۆر و تاڵانچی ناودێریان دەکات. نمونەی شەڕی بێتواتە باز دەکات و هەموو بەرپرسەکان بەدز لە قەڵەم دەدات و دەڵێت ئەمە لەشکری هۆلاکۆیە نەک لەشکری ڕزگاری. من بە چاوی خۆم سەلاجە و موجەمیدەم بە کۆڵی مەسئولەوە بینیوە بۆیە ناچارم درێژە بەم فاوزات بدەم. اینجا با بپرسین ئەو شتانەی لە ماڵی لاهور شێخ جەنگی بوون و دیار نەماون چیان لێ هاتووە؟